ترمي يكجو قربانيين إريشين سر هوليري و دردوراوية دمجمير 11 و 25 خلکی شواد و شمی یکمین موشک لهوليري کتخواره. بشرا نه موشکین دند دمین جدا جدا ده جروشلات هوليري حتی باکوری هوليري لچند جهن جدا کتنخواره. آرمان جوان ایریشان کنسولخانه آمریکای دزگاهین اولهی مالا کارساز پیشرو دزهی بنکه آسمانی حریر هوراز نفته و چند جهندن بون. پیشرو مجید آغا دزهی لگر کچا خویا بچوک و میوانه کیوی بناوی کرم مخایل خودی کمپانیای الریان لعراقی خزمتکاره که به اصل خوش فیلیپینی جانی خوش دستان و هفجیناوی هانا جوتیار و دو زارو کنوان اندن بریندار بون. دکتۆرە هانا باشە بەس هەردوونیەتی شکایە پشتیشی ئەزێتی خواردیە کوڕەکەشی بە ناوی ڕەوان ئەوش لاقی شکایە ئەوە لە ژێر چارەسەرن لە نەخۆشخانەی ڕۆژئاوە تەمەنی 5 ساڵە کوڕەکەی بەڵێ کاگەڕ ڕۆژیش دەستەچی لێ بوویتەوە لاقەتیشی تەواو نییە جارێ ئەوش دیار نییە بردیانە بۆ نەشتەرگەری ئەو تەمەنی باوەڕکە نازانم تەمەنی بزەبت چەندە گەنجە ئەو هەناخان چۆن باسی ڕووداوەکەی کرد ئەوەندی قسە هەناخان گوتی ئەمە لە ماڵەوە دانیشتمی هەر خۆ بەخۆی عائیلی خۆیان گوتی کاتێک دەنگێکی گەورە هات کەس ئاگەری کەس نما پیشرو دزهی یک جی کارسازین خیرخواز و هری دیار بو دو کمپینا رنجی شهیدان ده بقاسی 1 میلیون دلار آلیکاریا مالبات شهیدین شر داعشی کر و دسردما کرونای ده جی سدان کارتون پیدویستین پزیشکیین پیویست بو ریوبریا گشتیا تندرستیا هوليري دابین کر. من پێشەو دزەیم خاوەنی کۆمپانیەکانی فالکۆن گروپ و ئیمپایر وۆردم پێم وایە هەرچی بکەم بۆ کەس و کاری شەهیدان ناگاتە فرمێسکێکی مناڵی شەهیدان بەڵام لەگەر ئەوەشدا بەو پەڕی بەرپرسیارەتی و ئەخلاقیەوە بەرامبەر شەهیدان و کەس و کاری شەهیدان و نیشتمانەکەم و بەرامبەر سەربەرزی و شکۆی حکوومەتەکەم بەشداری کەمپینەی ڕەنجی شەهیدان دەکەم. لگوری زانیاریین روداوی لنزیک مالا پیشوا دزهی کسی که گومانبار جالی همولاتیان و رادستی هزین اولکاری هاتیه کرن که ولاتینامه ایرانی پیره بویه و بکردی آخویه. چند موشکێک بود لەگەڵ چەند درونێکە هاتن بۆ ئێرە بەڵام ئێمەش سوپاس بۆ خوا کاملی هێزەکە معدل هەموو کاتێک لە ئامادە باشیان و بە پشتیوانی خوای گەورە بە سیستەمی دژە موشک توانیمان دوو موشک بتەقێنینەوە. سروک وزیر هرما کردستان را گهاند داخواست جواکا ناو دولتی دکم لهمبری و زورداریا در حق خلق کردستان ده دیکرن دنگی خود درخن. دروژن بیده امده به جواکا ناو دولتی را ده پیوندیه که بردوام دبن جبو داویل ایریشن هوانه ین لسر خلق به گناه کردستان بیانین. افدما آویتنا موشکانه سوای پاسداران ایرانی برپرسیاریا ایریشان لخوا گرد. پشتی ایریشان جی سی داخویانیین بناوروک جهف جدا بلاف کرد. داخویانیا یکم ده نه راست و راست آماجه دیکه که بینکین پارتیان روشلات کردستانی هاتنا آرمانچ کرن. داخویانیه ده هفوکا گروپین بچوک هاتیه بکارانین که ده چاندا برپرسین ایرانی ده جبو پارتیان روشلات کردستانی بکارتینن. لیبل دو داخویانیین ده دویجه گروپین تروریست این نیت خراب اندجی نتوا ایرانی هاتنا آرمانچ کرن. داخویانیا سیم دجی دویجه بینکه که سرکیا سیخوریا رژیم سیونیست هاتیه آرمانچ کرن. جبلی ایریشن موشکی به درون جی ایریش هاتن کرن و حتی صبح ایرو ایریش بردوان بون.